ڕێز و سڵاو بۆ ئێوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و بەرنامەی لێکدانەوە هەڵوێست. ئازیزان بۆ بەرنامەی ئەمڕۆکە سێ بابەتمان هەیە. یەکەمین بابەتیان باسێکەکەین لە وڵاتی فەڕەنسا. نووسینێکمان هەیە لە بەڕێز لەتیف فاتح فەرەج لەژێر ناوی فەڕەنسای ئازاد و خۆپێشاندان. دەڵێت کە لە ماوەی پێشوودا دوای چەند کاتژمێرێک لە ڕاستپاردنی بۆ دروستکردنی حکوومەت سەرۆکوەزیرانی فەڕەنسا دەستکێشانەوەی لە کارەکەی خۆی ڕاگەیاند. یەکێک لە مەرجەکانی زیندوێتی تاکەکانی هەر گەلێک ئەوەیە کە بەردێک هەڵ نەگرێت کە ناتوانێت بیوەشێنێت. فەڕەنسا لە شۆڕشی فەڕەنسیەوە تا ئێستا خاوەنی زیندووترین گەلی دنیاە. گەلێک کە ئەگەر هەموو ڕۆژێک لە پێناوی ئازادیدا ئازادی خەڵکی تریشدا بێتە سەر جادە ماندوو نابێت. گەرچی گەلی فەڕەنساش زۆر جار بەهۆی دەسەڵاتداری ستەمگەرەوە بووە کە بەشێک لە چەوسانەوەی خەڵکانی بۆتە هۆی بەشێک لە چەوسانەوەی خەڵکانی دیکە، بەڵام شۆڕشی فەڕەنسا لە شوێنەکە ئەوەی ڕاگرت. لانیکەم ستەمکاری زۆر پاشەکشەی کرد لە وڵاتەدا. لەگەلی فەڕەنسا هێشتا بۆ هەر بابەتێک کە پێویستە بە مافی مرۆڤەوە ئامادەیە بڕژێتە سەر شەقامەکە. لەگەڵەوەشدا هێشتا ئەوروپا بەگشتی فەڕەنسەش بە تایبەتی نەیانتوانیوە خۆیان لە خۆسەپێنی سیاسەتی ئەمریکایی ڕزگار بکەن. کە قسە لە ڕزگاربوون لە خۆسەپێنی ئەمریکا دەکرێت، مانە ئەوەیە قسە لە خۆبڕیاری دەکرێت. ئەو خۆبڕیاریە پێویستە فەڕەنسا و ئەوروپا جگە لە بریتانیا هەیان بێت و لە دەرەوەی نەخشەی سیاسەتی ئەمریکادا پیادە بکەن. هەڵبەت هەڵاوێرکردنی بریتانیا و ئەم جیاکردنەوەی بریتانیا لە ئەوروپا گرێدراوە بەوەوە کە ئەمریکا و بریتانیا لە سیاسەت و هەنگاودا وەک گیانێکن لە دوو جەستەدا. بەشێکی گرنگی خۆپێشاندان و تووڕەیی بەردەوامی گەلی فەڕەنسا پەیوەستە بەو خاڵەی سەرەوە کە باس کرا، یعنی سیاسەت بە جۆرێکی خۆخاوەن و سربەخۆ. ئەوە ئەگەر لە ململانەی حزبەکانیشدا بۆ گەیشتن بە دەسەڵات ڕەنگ نەداتەوە، ئەگەر ڕای گشتی بە جۆرێکی ئاشکرا دەری نەبڕێت، بەڵام سیاسی و بیرمەند و دەستەبژێری فەڕەنسی دەرکی پێدەکەن. لە شەڕی جیهانی دووەمەوە ئەمریکا هەموو ڕێگەیەکی گرتووەتە بەر بۆ کەویکردنی وڵاتانی ئەوروپا و دەستەمۆکردنیان. ئەوەی لەگەڵ هەر وڵاتێکی تر پێیکرا بێت لەگەڵ فەڕەنسا پێی نەکراوە. گەرچی زۆر جار و لە زۆر بواردا لەمپەری خستۆتە بەردەم هەنگاوەکانی ئەو وڵاتە، وەگەوەی ڕێگری کرد لە مامەڵەی فڕۆکەی فەڕەنسا لەگەڵ وڵاتی ئوسترالیادا. ئەمەیان بابەتێکی ترە، ئێمە نامانەوێت لەو بارەوە قسە بکەین. بەڵام بابەتی ناڕەزایەتی بەردەوامی گەلی فەڕەنسا بەرتاقای ئەوەی شەڕی باشکردنی ژیان و ئابوووریە شەڕی ئازادیشە. ئازادی بەو مانایە ناکات لە ناو فەڕەنسەدا ئازادی بوونی نییە، بەو مانایە کە فەڕەنسا سیاسەتی ئازادانە و خۆخاوەنیانەی خۆی هەبێت و نەبێتە بەشێک لە سیاسەتی وڵاتگەلێکی دیکە لە نمونەی ئەمریکا. سیاسەتی ئازادانە بێلایەنی نییە، کە ئەمڕۆ بێلایەنی نەماوە. سیاسەتی ئازادانە نەکەوتنە ژێر کاریگەری ئەمریکا و ڕووسیایە وەک دوو جەمسەر. هەڵبەت پێش شەڕی ئۆکراین و لە دوای ئەو شەڕەشەوە کە پێچەوانەی بۆچوونی شڕۆڤەکارانی سیاسی زۆری درێژە کێشا، ئەوروپا بە جۆرێک دەبینرێت کە وابەستەی سیاسەتی ئەمریکایە، بەگشتی دەرگایان بەڕووی هەموو گفتوگۆیەکدا لەگەڵ ڕووسیا داخستووە. ئەمریکاش ڕێک هەر ئەمەی دەبێت. ئەوەشمان بیر نەچێت کە ئەمریکا لە ناو زۆربەی وڵاتانی دنیادا نەک هەر ئەوروپا دەتوانێت کێشە دروست بکات. خۆپێشاندانەکانی ئێستای فەڕەنسا گەڕان بە دوای ئازادی فراوانتری نێو دەوڵەتیدایە سەرەتا ژانی لەدایکبوونێکی نوێیە. ئەگەر گیانی ڕاستیستی کە خەریکە ئەوروپا دەتەنێت تێکی نەدات، ئەگەر شۆڕشی بەگژداچوونەوەی چینایەتی و ڕژیمی پاشایەتی و نادادی بوو بێت، ئێستا لە هەر کات زیاتر فەڕەنسا پێویستی بە شۆڕشی خۆخاوەنی و جیاکردنەوەی دیدی سیاسیە لەوانی دیکە بۆ بەرژەوەندی گشتی، نەک هەر لە چوارچێوەی و لە ناوخۆی فەڕەنسادا بگرە بۆ تەواوی ئەوروپا و بۆ هەموو جیهانیش.